هەر کاتێک ئێمە گەیشتینە دەرئەنجامێک ئەو چالاکیانەی کە لە مەکتەبەکان ئاکرێن شەخص براوە نەبوو ئەوە بیرێکمان بۆ ئایکیو کردووەتەوە. هەر کاتێک بیرمان لەوە کردەوە لە ڕیزەکانە لە ڕیزی پێنجشەمانە تەلەبە زیرەکەکان خەڵات نەکرێن بە تەنیا لەگەڵیشیا ئەو تەلەبەی کە زۆرترین کتێبی خوێندوتەوە لەگەڵیش هین چیرۆکنووسێکی ئێرانی هەیە ناوی ئیحسان عەبدیپورە چیرۆکێکی هەیە لەبارەی ئەو کەسانەی کە لە ئەخیری پۆلەوە دانیشت زۆر قسەیەکی جددیە بەلای منەوە ئەوە چاو لێ بکە ئەوانەی کە لە کۆتایی پۆلەوە ئێمە هەمیشە لە کۆتایی ڕیزە تەلەبەکان دانیشن هەمیشە بۆ مشاغیبیان دانین ئاڵێن کورە ئەوە ڕیزی مشاغیبەکانە بڵێ کورە ئەوانە ئەو کەسانن لە هیچ ئەمان خەنە پێکەنین بە بێ بیان و کارێکمان لێکەن ژیانمان خۆشتر بێ یعنی ئێمە کەی توانیمان هاوکارترین قوتابی خەڵاتکەین خوێنەرترین قوتابی قوتابخانە خەڵاتکەین بەرپرسیارترین قوتابی قوتابخانە خەڵاتکەین کەی توانیمان دڵخۆشکردترین قوتابی قوتابخانە خەڵاتکەین ئەوەی کە تەنیا نمری بۆ خۆی هێناوە بەس بۆ خۆی هێناوە من بۆ خەڵاتی کەم ئەویتر دڵی هەمومانی خۆش کردووە ئەوە بێ خەڵاتکردین هەر وەختێک ئێمە ڕیزی پێنجشەمانمان ئەم وەرچەرخانە ڕووی نەداتیایە نەهاتین مووقیفێکمان باس کردتیایە ئەو مووقیفە تەلەبەیەک ئەنجامی داوە و نەتیجەکەی بە باشە بۆ هەموو قوتابخانەکە ئەشکێتەوە ئەوە یانی ئێمە جارێ هێشتا لە قۆناغی ئایکیوین